بەڵێ سڵاوتان لەبێ من ئێستا لە نێو وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستانم پاشکەمێکی دیکە لیژنەی باڵای بە جینۆساید ناساندنی تاوانەکانی داعش لە هەرێمی کوردستان ئەو ناوچانەی کە هێزی پێشمەرگە و هێزەکانی هەرێمی کوردستانی لێبووە کۆ دەبێتەوە بۆ بە جینۆساید ناساندن و ئەو کارانەی کردویانە دیارە لە چەند کۆبوونەوەی ڕابردوودا چەند بڕیارێک دەرکراوە یەکێک لەو بڕیارانەی کە زۆر گرنگ بووە لە کۆبوونەوەکانی ڕابردوودا دەرکراوە بە داتاکردنی ئەو تاوانانەی کە لەلایەن داعشەوە دەرهەق بۆ ناوچانە کراوە بە تایبەتی و ناوچانەی کە داعش ماوەیەک تێدا ماوەتەوە دواتر لەلایەن هێزەکانی پێشمەرگە و هێزەکانی دیکەی هەرێمی کوردستانەوە ئازاد کراون و ئەوانی کە ئەو تاوانانی لێدا ئەنجام کراوە هەمووی بە داتا بکرێت لەلایەکی دیکەوە سنتەرێکی تایبەت لە نێو وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان دروست کراوە بڕیای دروستکردنی و سنتەرە دراوە ئەم سنتەرە کاری چێ کاری بە ئەرشیڤکردنی و تاوانانە دەبێت کە لە ماوەی ڕابردوودا لە کاتی هەبوونی داعش لەو ناوچانەدا هەبووە کاری ئەرشیفی ئەمانە دەکامە بڕیاری لەسەر دراوە لە کوبوونەوەکانی ڕابردوودا بەڵام ئێستا سەرقاڵیەوە کە ئەجیزە و پێداویستەکان بکڕن بۆ ئەوەی بێت دەست بە کارەکانی خۆیان بکەن دەیانەوێت ئەم کردوانی داعش کردێتی و ئەم تاوانانی داعش کردێتی لە ماوەی ڕابردوودا وەکو ئەرشیفێ لە بەردەم حکوومەتی هەرێمی کوردستان دابێ بۆ ئەوەی کە هەچ کاتێ پێویست بوو وەک ئەرشیف وەک داتا وەک پێویست وەک بەڵگەی مەلموس ئاراستەی وڵاتانی نێودەوڵەتی بکە ئاراستەی وڵاتانەی بکە کە کار لەسەر بە جینۆساید دەناسێنێت بە جینۆسایدی ئەو تاوانانە دەناسێنێت بۆیە ئەمڕۆژ کۆبوونەوەکەیان درێژی کۆبوونەوەی چەند کۆبوونەوەی ڕابردوو دەبێ بۆی بزان کارەکانیان بەچی گەشتەوە ئەو داتایانی کە وەک پێویست دەبەردەستیانە هەیە دەتوانن بەڵگەی ئەوە بێ کە بتوانن ئەو تاوانانە بە جینۆساید بناسێن لە ئاستی نێودەوڵەتی و لەگەڵ ئەوەشدا سەرقاڵیەوەن کە خولی تایبەت بکەنەوە بۆ ئەو دادوەر و ئەو کەسە شارەزانەی لە بواری یاسادا هەن بۆ ئەوی کار لەسەر بە جینۆساید ناساندنی ئەم تاوانە بکەن ئەمڕۆ کۆبوونەوەکە بڕیاری نوێی لەسەر دەدرێەوە ئەو کارانەی کە کردویانە ئەنجامەکەی دەخەنە ڕووە ئەو پێداویستیانەیشی کە پێویستیانە ئاراستی حکوومەتی هەرێمی کوردستان دەکرێت بۆ ئەوەی بودجەی تەواویان بۆ تەرخان بکات تاوەکو کاردی لەسەر بە جینۆساید ناساندی ئەو تاوانانە بکرێت بە تایبەتی ئەو تاوانانی لەم دوایەدا کە داعش دەرهەق بەو شوێنە کوردیانە کردی و خاپووری کردن وەک شوێنی کاکەیەکان کە مەزارگەکانیان خاپور کردن هەموو ئەوانی کە لە شەڕی 2014 تاوەکو تاو پرۆسی ئازادی لە هەرێمی لە عێراق و هەرێمی کوردستان لەسەر داعش تەواو بووە هەموو ئەوانە بە داتا دەکرێت و ئەرشیف دەکرێت لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی ناوخۆوە. بەڵێ هێرش قادر سوپاس بۆ تەواوی زانیاریەکانت لە هەولی